سڵاتان لەبێت بنێرانی کورسات دوست مناو ڕۆتۆفیقم لە ئەڵخەمشەوی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر ڕۆڵی هاوپەیمانی کوردستان لە یەکریزی لایەنە سیاسیەکان. لە ئێستادا کە هاوپەیمانی کوردستان پێکاتۆ لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بڕیارە لەم ساڵدا بەڕێوە بچێت، ئەمە خۆی لە خۆیدا کاریگەریەکی هەیە بۆ یەخستنەوە و هەروەها تەبایی نێوان لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان. تا چەند ئەم هاوپەیمانیە گرنگە لە ئێستادا بۆ هەرێمی کوردستان و بۆ بەشداریکردنی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەران. تا چەند هاوپەیمانی کوردستانی نێوان یەکێتی و گۆڕان کاریگەریە بێ لەسەر یەخستن و لێکنزیکردنەوەی سەرجەم لایەنەکانی دیکەی هەرێمی کوردستان لە داهاتوو و لە دوای هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. تا چەندە گرنگە بوو کە ئەم هاوپەیمانیە فراوانتر بووایەوە لایەنە سیاسیەکانی دیکەی تێدا بەشدار بووایە. هەرچەندە یەکێتی نیشتیمانی کوردستان بەدەر لەم هاوپەیمانیە لە یەکتێگەیشتێکیشی هەیە لە نێوان هێزە ئیسلامیەکاندا کە ئەمەش تا ڕادەیەشی زۆر گرنگی خۆی هەیە هەم بۆ ساتی هەڵبژاردن و پەڕێوەچوونی پرۆسەی دەنگدان، هەم لە دوای هەڵبژاردنەکانیش کاریگەری خۆی هەیە بە دیاریکراوی ئەمە هاوپەیمانەتیانە لە ئێستادا بۆ کورد لە ناوچەجێناوەکان گرنگی گەورەی خۆی هەیە. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاکسران عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە شاری هەولێر و لەگەڵمانە. کاکسران سڵاوت دەبێت. هەروەها کاک محەممەد نەسەدین بەرپرسی مەکۆی کەرکووکی بزوتنەوەی گۆڕان کە جەنابیان لە کەرکووکەوە لەگەڵمان. سەرەتا ئەگەر لە کاک محەممەد نەسڕەدینەوە دەست پێ بکەم. کاک محەممەد ئەم کاتت باش هەموو لایەکمانە زانین کە لە ئێستادا یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان هاوپەیمانی کوردستانیان پێکێنەوە کە بەلای هەردوو لایەنەکە و بە لای زۆرێک لە خەڵکی هەرێمی کوردستان و ناوچە دابڕێنراوەکانی هەرێمی کوردستان گرنگی ئەم هاوپەیمانێتیە بەدەردەخەن و بە گرنگیەوە زۆر تەماشایەکەن بۆ پرۆسەی بەشداربوون لە هەڵبژاردننی عێراق. خوێنەوەتان بۆ ئەم هاوپەیمانێتیە و گرنگی هاوپەیمانێتیەکە و گرنگتر لەوە ئەگەر هاوپەیمانێتەکە فراوانتر بۆیە بە گشتی خوێنەوەتان چۆنەوێ بووی کاک نەسەرین کاک محەممەد. پێشەکی سڵاو ڕێزم بۆ جەنابەت بۆ بنێرانی کەناڵی کورسات نیوز و بۆ بەڕێز کاکسترانش. دیارە خۆی بۆ خۆی کێشەکانی هەرێمی کوردستان، کێشە سیاسیەکانی، کێشە ئابوووریەکانی، کێشە ئیداریەکەی بەگشتی و کێشەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمش و کەرکووکش وەکو چەقی ئەو کێشانە. سەرجەم ئەم کێشانەی کە ئەمڕۆ هەیە ئەگەر باسی ئەوانەی کەرکووکشکەین چ لە پرۆسەی تەعریب، چ لە محارەبەی ئیداری کورد لە ناو شاری کەرکووک، چ لە هەوڵدانی تەهمیشکردنی کورد لەوەی کەوا شەریکی ڕاستەقینە بێ لە ڕێوەبردننی ئەو ناوچانە و لە بەڕێوەبردننی کەرکووک لەوە تێدەگەین سەرجەم ئەم کێشانە چ کێشە ڕاستەقینەکانی هەرێم و چ کێشە ڕاستەقینەکانی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم. ئەمە شادەمار و شارڕێگای چارەسەرکردنی ئەم کێشانە یەکریزی و تەبایی لایەنە سیاسیەکانە لە بەرەوەی بە یەکریزی و تەبایی لایەنە سیاسیەکان پێگەی کورد لە بەغدا بەهێز دەبێت. کاتی کە بێگەی کوردش لە بەغدا بەهێز بوو سەرجەم ئەم کێشانەی کە چ حکوومەتی هەرێم لەگەڵ بەغدا هەیەی و چ کێشەکانی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمش ئەمڕۆ ڕوبەڕووی بەغدا دەبنەوە ئەو کێشانە پێم وایە بە پێگەیەکی کوردی بەهێز لە بەغدا و بە یەکریزیەکی کورد لە بەغا دەتوانین هەوڵێکی ڕاستەقینە بدەین یاخود بگەینە ڕێگە چارەیەک بۆ ئەو کێشانەکەواتە یەکریزی و تەبایی و ڕێککۆکردنەوەی لایەنە سیاسی کوردستانیەکان لە یەک هاوپەیمانیدا ڕێگە چارەیەک دەبوو بە چارەسەرکردنی کێشەکانی چ هەرێمی کوردستان و چ ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم. تایبەت بە پرسیارەکەی بەڕێزت ئایا باشتر نەدەبوو سەرجەم لایەنە سیاسیەکان لە هاوپەیمانیەکدا کۆبنایەتەوە؟ بەڵێ قسەکەی بەڕێزت زۆر ڕاستە. ئەگەر سەرجەم لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و ئەوانەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمش لە یەک هاوپەیمانێتی کۆبوونایەتەوە دیارە بۆ خۆی ئەوە دەبۆیە گەورەترین کوتلەی پەرلەمانی لە بەغدا و بۆ خۆشی کوردی بە هێزێکی کاریگەر نیشانی نایارەکانی دەدا لە بەغدا و ڕۆڵی گەورەشی دەبوو لە چارەسەرکردنی کێشەکان. پرسیاری ئێمە و خەڵکی ئەوەیە ئەی بۆ ئەو هاوپەیمانێتیە گەورەیە کە مادام پێویستی کێشەکانی کە پێویست بوو بۆ دروستبوونی تا کێشەکانی هەرێم چارەسەرکەین، پێویست بوو بۆ دروستبوونی تا کێشەکانی کەرکووک چارەسەرکەین، چی وای کرد دروست نەبێ؟ من پێم وایە لە هەرێمی کوردستانە ڕوبەڕووی دوو ئاراستەی جیاواز دەبووینەوە. ئاراستەیەکیان زیاتر یەکێتی نیشتیمانی کوردستان ڕابەرایەتی دەکرد و ئاراستەیەکیانش پارتی دیموکراتی کوردستان
ڕێبەرایەتی دەکرد هەدیارە بوو بە نسبەت دروستکردنی هاوپەیمانێتی و یەکریزی هەرزوو پارتی دیموکراتی کوردستان ئەوەی ڕاگەیان کە ئەوان تاگلایەنە بەشداری هەڵبژاردن دەکەن و هاوپەیمانێتی لەگەڵ هیچ لایەنێکی سیاسیش ناکەن بەرامبەرش یەکێتی نیشتیمانی کوردستان هەرزوو ئەوەی بانگەشەی بۆ ئەوە کرد کە ئەو لەگەڵ دروستکردنی بەرەیەکی فراوانە و دیارە ئەمە بۆچوون و ڕێیەکی بزنەوەی گۆڕانیش بووە بۆیە بۆچوونی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دروستکردنی بەرەیەکی بەهێزی کوردی چ لە ناو خۆی هەرێمی کوردستان و چ لە بەغداش بەرەو پیری ئەم داخوازیە و هەمان بۆچون لە بزوتنەوەی گۆڕانش دەرەنجامەکەی ئەوە بوو کە هاوپەیمانی کوردستانی لێ بکرێتەوە و لێک تێگەیشتنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ لایەنە ئیسلامیەکانی لێ بکرێتەوە کەواتە ئێستا ئەم دوو بەرەی کە لە ناو هەرێمی کوردستانە بەزەقی بەرچاوی چاودێرانی سیاسی و خەڵکی هەرێمی کوردستان دەکەوێت ئەوەیە کە پێم وایە بەرەیەکیان زیاتر لەگەڵ تاگڕەوی بۆ لە بریاری سیاسی و پێی وا بووە بەرژەوەندی هەردیارە هەر ئەولایەنش بەرژەوەندی حیزبی زیاتر مەبەست بووە بەرەکەی کەشکە بەرەی یەکگرتووە بەورەیەک بۆ کە پێم وایە لە دوای ئەنجامی هەڵبژاردنەکەی بەرەیەکی کراوە دەبێ بەڕووی هەر لایەنێکی سیاسی پێم وایە ئەوانەی کە لەناو ئەو بەرەیەن کە یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان و لایەنە ئیسلامیەکان زیاتر قەناعەتیان بەوەیە کە بە یەکریزی و یەکدەستی دەتوانین کێشەکانمان چارەسەرکەین و دروستکردنی یاخود بڕیاری سیاسی چارەنووساز چ دەرهەق بە هەرێمی کوردستان و چ دەرهەق بە ناوچە کوردستانیەکان بە دەستە جەمعی بێ گونجاوتر و سەلیمترە بڕیاری دەستە جەمعی بەرپرسیارەتی دەستە جەمعیشی لێ ئەکەوێتەوە و بۆیە ئەگەر هەر بڕیارێکی دەستە جەمعی بدرایە لە ڕابردووشدا ناچارەنووسی هەرێم بەمەی ئەمڕۆ نەئەگەی و چارەنووسی ناوچە کوردستانەکانیش بەوە ناگی کەواتە ئێمە ئێستا لە هەرێمی کوردستان و ناوچە کوردستانەکانی دەرەوە هەرێم لە بەردەم دوو ئاراستەین ئاراستەیەک لەگەڵ بڕیاری دەستە جەمعیە و لەگەڵ بڕیاری ئەوەیە سەرجەم لایەنە سیاسەکان بە یەک بەرە بڕیار لە پرسە چارەنووسازەکانی هەرێم بدەن و لایەنێکیش تا ئێستا پێی وایە وا باشترە تاگلایەنە بڕیار لەو پرسە چارەنووسازانە بدرێت بەڵێ دەست خۆش کاگێ محەممەد دێمە خزمەت جنابەت کاگە ستران عەبدوڵام کاتت باش جەنابتانەوە کۆندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی ئێمە سەرەتا گرنگی هاوپەیمانی کوردستانی نێوان یەکێتی و گۆڕان بخەیتە ڕووە دوجارێکو کاگێ محەممەد نەسەدین ژاماژەی پێدا ئەگەر لە هەرێمی کوردستانی یەک بەرە یاخود یەک هاوپەیمانی هەبووە ئەخۆ گرنگتر نەبوو بە دیاریکراوی بۆ ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستانەوە بۆ بەتایبەتتر بۆ ناوچەکانی کەرکووک بۆ ئەمە نەکرا کە نەکرا هاوپەیمانی کوردستان تا چەندە بەدیلی ئەم هاوپەیمانێتی و ئەم بەرەفراوانەیە کە خەڵکی کوردستان مەبەستی بوو دروست بێ بەڕاستی کاکستران فەرموو. بەڵێ زۆر سپاس تاوان یەکێتی ریزەکانی کورد و دروستکردنیە هاوپەیمانەتی بۆ هەموو سەردەمێک هەتاوەکو کێشەکانی کورد بە یەکجارەکی چارەسەرەکرێ مەسەلەیەکی واجبە نەک هەتەنیا بۆ ئەم انتخاباتە بۆ هەموو ئەو انتخاباتانەی کە ڕوویاندا و لەمووی ئەوانی کە لەموو دوش دێنەکایەوە لەبەرەوە ینی ئەمە پێویستیەکی مەرحەلەکەیە بە تایبەتی لەبەر ئەو بارودۆخە سیاسی کە ئێستا کوردستان و لە ناویشە معادلەی کوردستان لە معادلە عێراقا تووشی بووە بەڵام ئەوەی کە نەتوانی 100% دابینی بکەی ئەتوانیدا لە باشەکەی وەلایەنە بەهێزەکەی دابین بکەی ئەم هاوپەیمانەتی نێوانێکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوە دروست بووە کە بتوانێت بەشێکی زۆری ئەو حاجەیە کە ئەو پێویستەیە کە بۆ کوردستان مەطلوبە لێکریزی گەلی کوردستانە دابین ببێ و ئیشی خۆی لەسەر ئەو چجهاتە سیاسیانە پەک نەخا کە پیان وایە بە تەنیا ئەتوانن کێشەکانی کوردستان لەگەڵ بەغدا چارەسەر کرد و پیان وایە لە ماوەکانی ڕابردووە هەموو کێشانەی کە کوردستان لەگەڵ بەغدا هەبووە بەرپرسیارەتی ئەوانی تێدانیان بەشی ئەوانی تێدانیا بارحاڵ ئێستا یەکێتی و بستنەوەی گۆڕان سەبارەت بە پێشینەی خۆیان هەم پێشینیان کە کاتی خۆی پێکەوە بوو لە چوارچێوی یەک کایانی سیاسی دوایی کە بوو بە دوو هێزی سیاسی لە کوردستانە کە لە چوارچەوەی ملوانەی دیموکراسیە ملوانەی لەگەڵ یەکتریا کرد ئێستش حاجە و پێویستەکانی کوردستانەوە پێویستەکات لە یەک هاوپەیمانیە یەک بگرنەوە ئەم یەکگرتنەوەیە ئەم هاوپەیمانەتی ئەوێ ئەو ئەرکە جێبەجێ بکە و ئەگەر وەکو میوانە بەرزەکەشت باسی کردووە خۆشمان لە ڕاگەاندنەکانە زۆر باسیەکەین ئەو تەفاوماتانەیە کە یەکێتیش لە گەلایەنە سیاسیەکانی تر هەیەتی ئەوە سەر بگرێت بێگومان معناوەیە زیاد لە بەرەیەکی یەکگرتوو پێک هاتووە کە ئەتوانێت لە دوای ئەم هەڵبژاردنانە بتوانێت دەورێک بگێڕێت بۆ ئەو ویست و داخوازانەی کە کورد لە بەغدای مەرحەلەی داهاتووە پێویستی پێەتی
و ئەمە مانەوەیە بۆ مانەوەی هاوپەیمانی یەکێتی نیشتمانی کوردستان و بستنەوەی گۆڕان ئەتوانێت ببێتە چەقی ئەو هاوپەیمانەتیانەی کە لە دواییدا کورد لە بەغدا لەگەڵ لایەنە سیاسەکانی تری عێراق بۆ پێکهێنانی حکوومەت بۆ ئیستحقاقە سیاسەکانی گەلی کوردستان و بۆ دروستکردنی بێگومان هاوپەیمانەتێکی بەهێزیان فراکسیۆنێکی بەهێزی کوردستانی کە دەرەقەتی ئەو مولانە سیاسی بێت کە لە عێراق و لەناو هێز سیاسەکانی عێراق و بێگومان لەناو کوردستان و لەگەڵ کوردستان و لەگەڵ بەغداشا هەیە لەبەرەوە پێمان وایە ئەو هاوپەیمانەتی نێوان یەکێتی و گۆڕان وەکو دوو تیاری سیاسی دوو هێزی سیاسی گەورە لە کوردستانە ئەتوانێت بەشێکی ئەو پێداویستیانە پڕکاتەوە و لە ئایندەشدا ئەم هاوپەیمانەتی ئەتوانێت بێتە چەقی بڕیاری سیاسی لە کوردستان واروە ئەتوانێت کەمەندکێش بێ بۆ هێز سیاسەکانی تریش کە ئەگە بیانوێ خیارێکی سیاسی باش پەیرە بکەن لەگەڵ ئەم هاوپەیمانەتیە مامەڵە بکەن و کار بکەن باشترە. کاکستران هەموو لایەکمان زانین کە ینی دروستبوونی هاوپەیمانی کوردستان لە نێوان گۆڕان و یەکێتی ینی زادەی پەیوەندی ئەم دوو لایەنە بووە و پەیوەندە دۆستانەکانی ئەم لایەنە بووە و هەوڵە جدیەکانی ئەم دوو لایەنە بووە لە کاتی گفتوگۆکانی پێکەنانی ئەم هاوپەیمانێتیە ینی هەرێک لە یەکێتی و گۆڕان مەبەستیان بوو کە دەواازەی هاوپەیمانێتەکە یاخود دەرگای هاوپەیمانێتەکە کراوە بێ بەر ڕووی لایەنەکانی دیکەیە ئەگەر وابوو لایەنەکانی دیکە مبەڕیریان چی بوو بۆەوەی کە نەهاتە ناو ئەم هاوپەیمانێتیەوە خۆی تەبان ئەوەی وای کرد پێشینەی هەردوو لا دەوری گەڕا لە مۆزوعە و لە هەمان کاتشا ینی ئەدەبیاتی سیاسی یەکێتی و گۆڕان لە پەیوەند بە وەزی سیاسی لە عێراقا لەو خیارە سیاسیان و بژادە سیاسیانەی کە کوردستان پێویستە لە بەرامبەر بەغدا لە بەرامبەر شایستەدارایەکان شایستە سیاسەکانی گەلی کوردستان لە بەرامبەر کێشەی ناوچە دابراوەکان لە کەرکۆ بۆ شنگار بۆ خانەقین بۆ شوێنەکانی تر هەر هەمویان دیدی سیاسی یەکێتی و گۆڕان لە چەند ساڵی ڕابردووە لە زۆر ئەم مەسایلانەیەکی دەگرتەوە ڕاستە ڕەنگە لاندێک تەفاسیلە بڵێن جیاواز بێ بەڵام خەیاری ئەوەی کە لەگەڵ بەغدا ئەم کێشانە چارەسەر دەکرێت خەیاری ئەوەی کە پێویستە کات ینی کورد بە پلەی یەکەم ئەم مستحقاقەتانی خۆیەتی کە لە دەستورە هەیە لە ناو مولانە سیاسەکانی عێراق هەیە مادام لەگەڵ بە پلەی یەکەم ڕووی لە بەغدایە و مادام بەغدا ئەتوانێت هەم چانس بێ و هەم هەڕەشە بێ لەسەر کوردستان کەواتە ینی ئەم هاوپەیمانەتیە ئەتوانێت و پێداویستە پڕکاتەوە و تێڕواین یەکێتی و گۆڕان لەم ئاسەدا تاواکەری یەکتری بوو ئەوە کە هێزی تر یای نایەنە پای ئەم هاوپەیمانەتیەوە پێیان باش بوو کە بەرەوەش کەس مامەڵە لەگەڵ وەزی سیاسی کوردستان کەن بەڕای من ئەمە سێ وزەنزەر دەرەخا یەکەمیانەوەیە زۆر لە سیاسەکانی کوردستانیان بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان زۆر باسی یەکریزی کوردەکە ئەو کاتێک کە پەیوەندی بە دەستکەوت و مەکاسبەکانەوە هەیە و عنوان و ئەم تایتڵە بەکار بێنێ بۆ مەکسەبی زیاتر و دووەم زۆر جار باسی خیارەتی سیاسەکانی کورد دەکرێت لەگەڵ بۆ چارەسەری کێشەکانی ینی زۆر ئێمە زۆر گوێمان لە هەڕەشە و توندوتیژی لە مەقایسە سیاسەکانە بێ بەڵام لە کردارە تەماشاکەی کەینوبینی ڕێککەوتنەکان و ئەکەوێتەوە کە بۆ خۆم باشترە بەس بۆ خۆم وەری بگرم باشترە ئەو مەکاسبانەی کە کورد هەیەی ئەو ڕێککەوتنەی کە کوردێکە لەگەڵ بەغدایە لەبەر ئەوە خیارە سیاسەکانی یەکێتی و گۆڕان لە هاوپەیمانی کوردستانە ینی زۆر بەوازحی ئەوێ بۆ مەسلەی کورد بێ بۆ مەسلەی کوردستان بێ بۆ چارەسەری کێشەکانی کورد بێ لەگەڵ بەغدا لەبەر ئەوە ینی ئەم هاوپەیمانەتی ینی کامەی دابین کردووە ڕەنگە هێزی تر خیاری تری هەبێ و چەند ساڵی ڕابردووە بینمان بە چای خۆمان کە ینی مفازەڵە هەیە لە نێوان بەغدا و پایتەختەکانی تر خۆ ئەمە مانایەوە نییە کە بڵێن ئێمە پەیوەندیمان لەگەڵ پایتەختەکانی تر نەبێ یان لەگەڵ تورکیا یان ئێران ینی بڵێن پەیوەندی اقلیمی و نێودەوڵەتی حتا نێودەوڵەتیش بزۆری سیاسی کوردستان لەگەڵ هیچ هێزێکی تران نەبێ بەڵام ئەولەوێت بۆ چارەسەری کێشەکانی ئێمە مادام ئێستا دەستورێکی لە عێراقا مادام لە سەسای ڕابردووە دەری خست تەوەلابوون لەگەڵ بەغدا و دوورکەوتنەوەی ئێمە لەگەڵ بەغدا نەیتوانیوە زامنی ئەو کە مەسەن بۆنە تحالفێکی باشترمان دۆزێتەوە لەگەڵ ئەنقەرە یان لەگەڵ وڵاتانی دراوسێ ئیتر بۆچی کورد نەتوانێت ئەم خیارە سیاسی عێراقیە بەکاربێنێ کە پێم وایە لێرە دیدی یەکێتی و گۆڕان بۆ ئەو اختیارە سیاسیانی کە لە پێشیانە دیدێکی ڕاست و دروستە ئێمە ڕوومان لە هەڵبژاردن لە عێراقا ئێمە ڕوومان لە هەڵبژاردنێ لە تورکیا یان لە ئێران یان لە سووریا بۆیە ئەبێ ئەو تحالفەی کە پێک دێ کە لێرە پێم وایە هاوپەیمانی کوردستان ئەم هاوپەیمانەتەیە
ئەبێ وا بێت کە کێشەکانی لەگەڵ بەغدا چارەسەر بکە و بەغدا سەنگەری سەرەکی ئێمە دەبێت لە ڕوبەڕووبوونەوەی ئەو سیاسیانی کە ئێمە هەمانە بەغدا ئەتوانێت چانس بێ بۆ ئێمە واروا ئەتوانێت هەڕەشەش بێ ئێمە گەر ئێمە لی تەوەلابین لەبەرەوە ئەم خیارە سیاسی خیارێکی ڕاست و دروستە و پێم وایە بەشێک لە خیتابی سیاسی یەکێتی و گۆران لەم ئاراستەدا ینی ڕاستی خۆی ئەسەلمێنێ و لە دوای ئەمەش لە دوای لە ڕاستیە دوای سەرکەوتن لە هەڵبژاردنەکانە ئیشەڵڵا یەکێتی و پارتی دەتوانن بانگەوازە بکەن بۆ خیارە سیاسەکانی کوردستان لێرەوە نیە کێتێتە ژێر چەتی کێوە بەڵام هەر کەسێک ناوەندێکی سیاسی بەهێزی ئەوێ بۆ ئەوەی کە مافەکانی کورد بەدی بێ لە عێراقا کەرکووک بخێتە سەر نەخشەڕێگای دەستوری خۆی ئەوە شایستدارەکانی کوردستان کە ساڵێکی دو ساڵی لە گفتوگە باشەکانی هێزە سیاسەکانی کوردستان لە گفتوگەکانی وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان بەخۆ سەرقال کرد لە مفاوزاتەکانی بەرز کاقوبات تاالبانی کە ئێستا سەرۆکایەتی ئەم هاوپەیمانەتێ دەکا هەموو ئەمانە دەری خست کە بژاردەی ئێمە لەگەڵ بەغدا بژادەیەکی ڕاست و دروستە و پێم وایە یەکێتی و گۆڕان ئەتوان ئەم بژادەیە تەواوکەن و لەم کاروانەدا گرنگ ئەوە نییە کە دیسان دەڵێمە ئەچێتە ژێر چەتی کیە لەم هاوپەیمانەتەیە گرنگ ئەوەی ئەم خیارە سیاسیە سەرکەوێ و دوایی یەکێتی نیشتیمانی کوردستان و گۆڕان لە چوارچەوەی هاوپەیمانی کوردستانە ئەتوانن بانگەوازی هەموو هێزە سیاسەکانی کوردستان بکەن هەموو پەرلەمانتارەکانی کوردستان بکەن کە لە ئایندەدا ئیشەکەن هەموو ئەو هێزە سیاسیانەی کە لە بەغدا تەواوزیان هەیە بڵێن ئەم خیارە سیاسی ڕاسترە و ئەتوانێت کەمەندکێژە بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا و بۆ چارەسەرکردنی سەرڕێی چارەسەرکردنی کێشەکانی کەرکووک و ناوچەکانی دیکەش دەست خۆش کاکستران دێمە خزمەت جەنابەت کاک محەممەد نەسەد یعنی کە هاوپەیمانەتی یەکێتی و بزوتنەوەی گۆڕان هێندە گرنگ بێ وەکەوەی کاکستران ئاماژەی پێدا یعنی تۆ کۆمەڵە دەستکەوتێکی ئاوها بتوانانی لە داهاتوو و لە ئێستاشدا کە دەستکەوتەکان هەن پارێزگاریان لێ بکەیت دیارە بێگومان کۆمەڵێ ئامانج و هۆکاری دیکە هەیە کەوای کردوم هاوپەیمانەتی پێک دێ هەردوو لاشتان ئاماژەتان پێداویش بە دیاریکراوی هاوپەیمانەتی یەکێتی و گۆڕان چەندە بۆ هەرێمی کوردستان گرنگ بێ هێندە بۆ ناوچە کێشە لە سەرەکان و کەرکووک گرنگە بۆی کە بتوانێت لە داهاتوودا نەخشەڕێگەی چارەسەری کەرکووک لەژێر چەتری داواکان و بەدەستێنانی کورسیەکانی ئەم هاوپەیمانێتیە لە بەغدا فشارەکان زیاتر بکەیت کورد و هاوپەیمانی کوردستانی یەکێتی و گۆڕان چۆن ئەتوانێت لە کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان بە دیاریکراوی پشتیوانی خەڵک بەدەست بێنێت ئەتوانێت ئەمە بکە ئەگەر ئەتوانێت کورد لەوێ توانێت کورسەکانی خۆی مسۆگەر بکە بە دیاریکراوی دیارە خۆی بۆ خۆی هەر چۆن بۆچی گونجاو بوو زیاتر یاخود بۆچی باشتر بە ئاسانتر هاوپەیمانێتی لە بینی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانە دروست بوو بۆ خۆی هەر تەئیدن بۆ قسەکانی کاکستران دنیابینینی سیاسی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان خەباتی هاوبەشی زۆرێک لە سەرکردەکانی بزوتنەوەی گۆڕان و زۆر لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو خەباتە هاوبەشە بیر و بۆ چوونی سیاسی هەردوو لە زۆر لە یەکەوە نزیکەوە بۆ زۆر پرس بۆ نمونە پەیوەندیەکانی حکوومەتی هەرێم لەگەڵ بەغدا چۆن ئیدارە بدرێ هەموو کاتێ بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان قەناعەتیان بەوە بووە کە کورد دەبێ ڕوو لە بەغدا لە کاتێکا کە کورد بە پێگەی بەهێزەوە بچێ بۆ بەغدا بۆ گفتوگۆ بە یەکریزی و یەک هەڵوێستی دەتوانێت مافەکانی لە بەغدا زامنکە بەڵام ڕەنگە لایەنی کە کاتێک کە تووشی شکست دێ و هیچ گرفت هیچ دەرگای کەی بەڕوودا نامینێ ئەو کاتە ڕووگاتە بەغدا بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان پیان وایە بە پێگەیەکی بەهێز و یەکریزی دەتوانین چارەسەری کێشەکانمان کەین ئەولەویەتی ئەو کێشانش لای یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان پرسە نەتەوەی و نیشتیمانەکان و ئیستحقاقاتی هەرێمی کوردستانە بەڵام لایەنی کە ڕەنگە تەجروبەکانی ڕابردوو بۆمانی دەسەلمێنیە کاتێک کە تەواو تووشی شکست دەبێ ئەوجار ڕوو دەکاتە بەغدا و کە ڕوو دەکاتە بەغداش کاتێک کە تو بە شکستەوە ڕووبکەیتە بەغدا دیارە ئەو کاتەدا ئەو داخوازیانەی دەیکەی داخوازی هەنووکەی و بۆ دەربازبوون دەبێت لەو گرفتانەی لەو ڕۆژەدا ڕوبەڕووبوونەتەوە بۆیە دەبینین ئەگەر بەپێی بەرنامەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ڕوو لە بەغدا بکەین بە یەکریزی و یەکڵەستی چارەسەری کێشەکانمان دەکەین بەڵام ئەگەر لە شکستە ڕوو لە بەغدا بکەین ئەو کاتە ئەو پەری داخوازیەکانمان دەبێتە بڕێک پارە دابینکردنی بڕێک پارە بۆ چارەسەرکردنی موچەی فەرمانبەران کەواتە دنیابینینی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەوە زادە و بنەمای سەرەکی دروستبوونی هاوپەیمانی کوردستان بووە و پێمان وایە چارەسەری کێشەکانی کەرکووکش
بە تەبای و یەکریزی دەبێ و پێمان وایە ئەم هاوپەیمانێتی ئێستا هیوایەکی بە خەڵکی کەرکووک بەخشیوە لەبەرەوەی بە یەکریزی و تەبای خەڵکی کەرکووک لەوە تێدەگە و قەناعەتشی بۆ هەیە بە یەکریزی بە تەبایی بە پێگەیەکی بەهێزی کورد چارەسەری کێشەکانی ئەو ناوچانە دەکرێت و خۆی بۆ خۆشی ڕابردووی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان لەگە خەڵکی کەرکووکە وای کردووە کە ئێستا ئەو هەوپەیمانەتیە جێی متمانەی خەڵک بێ زیاتر لەبەرەوەی لە هەموو قۆناغەکانە لە خۆشی و ناخۆشی کەرکووچیەکان لە سەرکەوتن و شکستی کەرکووچیەکان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ئەو خەڵکیان بەجێ نەهێشتووە لەگەڵ ئازار و مەینەتەکانی خەڵکی ئەو ناوچانە بوونە بۆیە ئەمڕۆ خەڵکی هاوپەیمانی کوردستان بە هیوایەک دەبینێ بۆ چارەسەرکردنی کێشەکان ڕەنگە لایەنی سیاسیش هەبێ بە پێی بەرژەوەندی حزبی تەعاملی لەگەڵ کێشەکانی کەرکووک کردبێ لە دوای 16 ئۆکتۆبرەوە کەرکووک بە ناوچەیەکی داگیرکرا و ئەژمار دەکا و چەندین ساڵە مقاتعێ ئەو ناوچانە دەکا بەڵام ئێستا بۆ هەڵبژاردن و بۆ بەرژەوەندی حزبی بۆ ئەوەی نوێنێرێک بەدەست بێنێ چەند بنکەیەک و چەند خانیەکان بەکرێگرتووە لە ناو شاری کەرکووکە ئێستا بانگەشی هەڵبژاردن دەکەن کەواتە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لە هەموو کاتێکا کەرکووکیان وایستەوە و دەیانەوێت چارەسەری کێشەکانی کەن کێشەکانی کەرکووکەن کەواتە کێشە ئەو ناوچانە ئەولەوێتی هەردوولا بووە و ئەولەوێتی هاوپەیمانی کوردستانی بووە بۆیە هیچ کاتێ چ بزوتنەوەی گۆڕان چ یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو بەرژەوەندیەکی حزبی سەیری کێشەکانی ئەو ناوچانەیان نەکردووە بۆیە من هاوپەیمانی کوردستانی تەنها بە لیستێکی هەڵبژاردن سیر ناکەم وای سیر ناکەم و تەماشاشی ناکەم و هەقەواشی نەبینین من پێم وایە ئەگەر بێت و چ لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان هەمومان پاڵپشتی ئەم هاوپەیمانێتی من گەر سەرکەوتن بەدەست بێنین لە هەڵبژاردنەکان ئەم بەرنامەیە بۆ خۆی لیستی هاوپەیمانی بۆ 4 ساڵی تێکۆشانە لە بەغدا و ڕەنگە ڕنگدانەوەی ڕاستەقینەشی لەسەر بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان بێ گەر ئێمە سەرکەوتوو بین لەوەی 4 ساڵی تەبایی و یەکریزی بەهێزکردنی پێگەی کورد لە بەغا بەرپاکەین و بتوانین نوێنەرایەتێکی بەهێزی کوردکەین لە بەغا بەشێک لە کێشەکان چارەسەرکەین من پێم وایە هەر بەو پێگە بەهێزەی بەغا دەتوانین پێگەی بڕیاری دەستەجەمعی لە ناو هەرێمی کوردستانش بەهێزکەین بۆیە ئەم هاوپەیمانی کوردستانە ئەگەر سەرکەوتوو بێ من پێم وایە سوودێک و گۆڕانکاریەکی گەورە لە ناو هەرێمی کوردستانش دروست دەکا و دەرگایەکش دەبێت بۆ چارەسەرکردنی کێشەکانی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم کاک نەسەدین خەڵک لە هەرێمی کوردستان تا ڕادێک بەلایەنەوە ئاسایی بووە گەل لایەنە سیاسیەکان لە دەرەوەی هاوپەیمانێتیەکانیش بچنە ناو پرۆسەی هەڵبژاردن و بەدەستێنانی دەنگەکان بەڵام ئەوەی کە بەلایەنەوە تۆزێ قورسە و بەلایەنەوە ئەستەمەوە بە زیانی ئەبینن بۆ کورد ینی تا ڕادێک دوورکەوتنەوەی لایەنە سیاسیەکانە لە کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان بۆ نمونێسە ئەمەی کەمایی خۆشحاڵیە پێکەرانی ئەم لیستەیە لە نێوان یەکێتی و گۆڕام بەڵام هەندێک لایەنی دیکە وەکو پارتی دیموکراتی کوردستان ئەگەر بە تەنها یاخود تاگلایەنە بەشدار بن لە ناوچە کێشە لە سەرەکان و کەرکووک زیانی ئەبێت بۆ دەنگدەرانی کورد زیانی ئەبێت بۆ کەمکردنەوەی دەنگەکانی کورد ئەمە چۆنە بێ بەڕاستی خۆی بۆ خۆی ناوچە کوردستانەکان دەری هەڵ وەکو کەرکووکش وەکو چەقی ئەو ناوچانە هەموو کاتێ قوربانی دەستی پەرتەوازەی لایەنە سیاسیەکان بووە قوربانی دەستی تاکڕەوی بڕیاری سیاسی و تاکڕەوی لە بڕیاردانی سەرکردە بووە بۆیە ئێستاش ئەوەی لە کەرکووک دەیبینین بەرەیەک چەند هێزێکی سیاسی پاڵپشتی دەکەن و دوو هێزی سیاسی سەرەکیش هاوپەیمانەتیەکیان دروست کردەوە بەرامبەر بەوان هێزێکش هەتا دوێنێ کەرکووکی بە داگیرکرا و ئەژمار دەکرد ئەو هێزانەی لەوێ بوون بە هێزی داگیرکەری وەسف دەکرد و باش بە کەرکووچەکانی دەوت ئێمە بە ئاڵای کوردستان و هێزی پێشمەرگەوە نەبێ ناگەڕێنەوە کەچی ئێستا گەڕاوەتەوە دەرگا بە کەرکووچەکان دەگرێت لە پێناو دەنگ و تا ئێستا نەیتوانێت بارەگاکانشی وەرگێتەوە کەواتە ئێمە ئێزە لە کەرکووکە ئەوەی کە پێویست بوو بۆ کەرکووک ئەوە بوو دروستکردنی بەرەیەک دروستکردنی هاوپەیمانەتیەک سەرجەم لایەنە سیاسیەکانی تێبێ لەبەرەوەی بە دروستکردنی ئەو هاوپەیمانەتیە پێگەی کوردمان لە ناو کەرکووکش بەهێز دەکرد لەبەرەوەی کاکە هاوڕێ خۆی بۆ خۆی شەڕی هەڵبژاردن لە ناو شاری کەرکووکە بەشێکە لە شەڕی خاوەندارێتی ئەو شارە و ئەو شارە و لە مڵکدارێتی ئەو شارە بۆیە شەڕی کەرکووک تەنها شەڕی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان نییە شەڕی سەرجەم لایەنە سیاسیەکانە ئەم شەڕەش بە دەستەجەمعی و بە کۆدەنجی و یەکریزی دەکرێت هەر لایەنێک لە سیارلایەنێکی سیاسی لە دەرەوەی دەستەجەمعی و لە دەرەوەی یەکریزی شەڕی کەرکووکی پێ ناکرێ و ڕاستگۆش نابێت لەوەی کەوا شەڕی کەرکووک دەکا بۆیە هەر لایەنێک دەیەوێت بەڕاستی شەڕی
جێرانەوەی ئەو ناوچانە و چارەسەرکردنی کێشەکانی بکە دەبێت لە چوارچێوەی هاوپەیمانێتی بێ و هەر لایەنێکی سیاسیش تاکڕەوانە لەگەڵ کەرکووک تەعاملکە ئەوە دیارە ئەو لایەنە بە پێی بەرژەوەندی حیزبی تەعامل لەگەڵ ئەو پرسەنەتەوەی نیشتیمانیە دەکات. دەست خۆش کاک محەممەد نەسەدین کاک سران عەبدوڵایانی ئەوەی کە گرنگە لە ئێسادا هاوپەیمانێتیەکە پێکاتۆ لە نێوان یەکێتی و بزوتنەوەی گۆڕان بەڵام لەوە گرنگتر و ئەوەی کە چاوەڕوانی خەڵکە و ئەوەی چاوەڕوانی دۆست و ئەندام و لایەنگر و هەڵسوڕاوی ئەم دوو لایەنەیە ینی بەردەوامبوونی ئەم هاوپەیمانێتیە چکە هاوپەیمانێتەکە تەنها بۆ پرۆسی هەڵبژاردنە بۆ دوای ئەنجامی هەڵبژاردن ینی هەردوو لا بەنیازی چین یعنی نەخشە ڕێگاتان چییە دەتانێت بەردەوامی بم هاوپەیمانێتیە بدەن یاخود نەخێر استراتیژەکە جیاوازە بێ دوایەوە نەخێر پێم وایە هەر درێژە بەم هاوپەیمانێتیە بدەن ینی عینوانەکان گرنگ نییە بەڵام ئەوەی کە بۆ پێم وایە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بزنەوەی گۆڕان گرنگە بۆ هاوپەیمانی کوردستان گرنگە ئەمە جارە ئەمە بۆ هاوپەیمانێتیە بۆ هەڵبژاردن ئیجا دوایەوە هاوپەیمانێتیە بۆ بەدەستهێنانی ئەو سەخاخانەی کە گەلی کورد هەیەتی لە بەغدا لە حکوومەت و لە پەرلەمانە ئیجا بۆ هاوپەیمانێتیە بۆ ئەو استخاخەتانی گەلی کوردستان هەیەتی لە ڕووی مالیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی هەموو ئەو شتانەی کورد کە کەڵەکە بووە بەهۆی ئەو سیاستانەی کە بەداخەو بڵێم هەندێک خەڵک وڵایەتی کوردیان کردووە لە مەرحەلەی ڕابردووە بە هەژموندی سیاسی یان بە هەر هۆکاری لە هۆکارەکانەوە بێ ئیتر ئەم هاوپەیمانێتیە دەیەوێت تێزی سیاسی کوردستانی سەر بخە لە چوارچێوەی عێراقا و ئەم تێزە پێم وایە هاوپەیمانی کوردستان ئەتوانێت سەری بخە لەو چوارچێوەیەدا وای دەبینم کە یەکێتی نیشتیمانی کوردستان بزنەوەی گۆڕان یان هاوپەیمانی کوردستان و ئەو هێزانی کە تەفاوماتیان لەسەر لەگەڵ ئەم هاوپەیمانێتی هەیە بۆ ئەمە بۆ ڕۆژێک و دوو ڕۆژێک ئەم هاوپەیمانێتی دروست ناکەن ئەوەڵەن بۆ لە ئاستی عێراقا ئەم هاوپەیمانێتە پێویستی زۆری بە یەکتری ئەبێ و ئەتوانم بڵێم هاوپەیمانێتەکە خۆی بانگەوازەکەی بۆیە کە بێتە کەمەندکێشی هەموو ئەو تێکۆشارانی تر ئەو پەرلەمانتانی تری کە دەشێت لە لیستی تر دەربچن چکەمە ملانە دیموکراسیەکەیە ئەو کوردانی تری ئەو کوردی هەر کەسێکی تر کورد کە دەرەچێ ئەم هاوپەیمانێتە بانگەوازیانەکە بۆ ئەوەی کە پەیوەست بن بەو تێزە سیاسەی کە یەکێتی و بزنەوەی گۆڕان بۆ ئایندەی عێراق و بۆ ئایندەی کوردستان لە چوارچێوەی عێراقا هەیەە ئیجا وەکو کاک محەممەد وشتی تاسیری شەکات لەسەر کوردستان ینی ئێستا ئێمە ینی بۆ ئەوەی بتوانین مافەکانی گەلی کورد بەدەستبێن پێویستمان بە هەولێر وەکو پایتەختێکی بەهێز کە ڕنگدەروی هەموو هێزە سیاسەکانی کوردستان بێ ڕنگدەروی هەموو تێزە سیاسەکان بە تایبەتی تێزی سیاسی یەکێتی و گۆڕان کە پێمان وایە لە هاوپەیمانی کوردستانە خۆی دەمێنێتەوە ئەم تێزە سیاسی دەتوانێت کێشەکانی کوردستان چارەسەر بکات چونکە تێزێکی دەستورین چکە تێزن ئەو لە چوارچێوەی دەستوری عێراقا بەو خەباو تێکۆشانەی کە جەنابی مام جەلال و کاکنەوشیروان کردویانە لە ناو عێراقا بۆی دەستوری عێراق دەست و بەسەماتی کوردی پێوەیە دەست و بەسەماتی سەرکردایەتی کوردستانی پێوەیە کە پێم وایە ئەو هاوپەیمانێتیە دەتوانێت ئەم تەسەوڕاتە سیاسیانە بێنێتە سەر ئەرزی واقع بەرجەسەی بکاتەوە چونکە پرۆسی سیاسی عێراق نەک تەنیا لە کوردستان پرۆسی سیاسی لە عێراقیشە پاشەکەی زۆری کردووە لە چەند ساڵی ڕابردوو سەبەکەی یەکی لە سەبەکانیەوەی خیالی کورد چکە کورد تەنیا بە ژماری کوردستەکانی نییە بە سەنگی سیاسەتی لە بەغدایە و ئەمە تێزەکانی کورد ئەم سەنگە سیاسیادا کورد کاتی خۆشی گەلی کوردستان لە هەموو هەڵبژاردنەکانە ڕەنگە 50 بۆ 60 کورسی هەبوو بێ بەڵام تێزە سیاسەکانی کوردستان تێزەکانی مامجەلال کە ئیشی لەسەرەکە سیاسەکانی کە لەناو دەستوری عێراقا چەسپێنرا و کاتەی کە هێزی سیاسی کورد لە بەغدا بوو وتوانی ئەم دەستکەوتانەی گەلی کورد هەیەی لە دەستورە بچەسپێنێ ئەم تێزانە پێویستی بەوەیە کە هەرێمی کوردستانیش هەرێمێکی بەقوت بێت بۆ ئێستاش بۆ هەڵبژاردنی داهاتوی کوردستانی یەکێتی و گۆڕان پێویستیان بە یەکتری دەبێت و هەموو زیێ سیاسەکانی کوردستانیش پێویستیان بە یەکی دەبێت بەڵام بێگومان نەبێ ڕوون بێ لەسەر چی ئەساسێک و بە کام تێجێ سیاسی ئێمە نابێ ئەم یەکریزی کوردستانەوە بەکاربێنین کە تێزی سیاسی لایەنێکی سیاسی بسەپێنین بەسەر کوردستانە لە کاتێکە ئەم تێزە سیاسیانە لە زۆر مەرحەلەیە کوردستانی تووشی فەلاکەتی گەورە کردووە ئێمە پێمان وایە ڕێی هات ڕێی سەرکەوتن و ڕێی ئاوادانی ئەو ڕێیە کە هاوپەیمانی کوردستان دەیەوێت
لە تەواوی کوردستان لە پایتەختی کوردستانەوە بۆ بەغدا بۆ پایتەختی بەغابی بە و دوایش لەوێشەوە ڕنگدانوی هەبێت لەسەر کوردستان چونکە پرۆسی سیاسی کوردستانیش پێویستی بە ڕوونکردنەوەی ڕاستە هەڵبژاردنەمان ئێمە ئێستا زۆر کەمتر باسی کوردستان دەکەین کەمتر باسی کێشە ناوخۆیەکانی کوردستان دەکەین بەڵام ڕاستیەکەی لە دوای ئەم هەڵبژاردناش لە دوایەوەی ئەو هاوپەیمانی کوردستان دەتوانێت تێزەکانی خۆی سەرخا لیستی خۆی سەرخا بۆ هەڵبژاردن و دوایش هەو ئەبێتە کەمەندکێش بۆ هەموو هێزە سیاسیەکانی کوردستان دوای ئەبێ لەگەڵ هێزە سیاسیەکانی عێراقیشە ئەم تێزە سیاسیانە لەناو عێراقا سەر بخا دێنەوە سەر کوردستان اینجا و کاتە کوردستانیش پێویستی بە ڕێستەوەی پرۆسیاسەکەیەتی کوردستانیش پێویستی بەوەیە تەرحە سیاسەکانی هەرەوە قسەیەک نەبێت لە ئاسمانە بوو ترێکریزی گەلی کوردستان و بەڵام بەکردار استیفراد بکرێت بە حکومڕانی کردی کوردستانەوە ئەمە پێویستی بەوەیە کە یەکێتی نیشتمانی کوردستان بستنەوەی گۆڕان پێویستی بۆی هاوپەیمانی کوردستان زۆر دوورتر لەم 4 ساڵەش سەیری ئایندەی خۆیان بکەن و ناش بە ئێمە وا سەیری یەکریزی نابێ وا سەیری یەکریزی کوردستان بکەین کە لایەنە کۆنتترۆلی کوردستان بکە و ناش بێ وا سەیری دیموکراسی کوردستان بکەین کە ڕێگای تیان نەبێ بۆەوەی کە بتوانین پێکەوە یەکریز بین بۆیە بستنەوەی گۆڕان و یەکێتی نیشتمانی کوردستان پێکەوە هەم دیموکراسی کوردستان دەپارێزن و هەمیش یەکریزی کوردستان کاکستران پێتان وایە ئەم هاوپەیمانێتیە چکە زۆر خەڵکی کە ژوەها لێ ڕوانێت چاودێرانی سیاسی بە دیاریکراوی دەڵێن ئەم هاوپەیمانێتیە لە ئێستا ڕاستە کە پێکات و سوود و گرنگجی خۆی هەیە هەم بۆ ئاشتەوایی هەم بۆ یەکریزی و لێک نزیکبوونەوەی لایەنەکان و تا ڕادەیەک هێمنی ناوشارەکانی هەرێمی کوردستان لە ڕووی بانگەشەوە لە داهاتوو بەڵام هەندێکشکەوا لێ ڕوانن کە ئەمە یعنی لە داهاتووە دەبێتە تا ڕادەیەک دروستبوونی دووبەرەیەک لە نێو هەرێمی کوردستانە و تا ڕادەیەک دوورکەوتنەوەیکی زیاتر ئەمەیان تا چەند واقعیە ئەمە ڕاستە شتی وا دروستە پێم وانە من پێم وانەیە ینی دووبەرەی هەموو جارێ دووبەرەی هەموو جارەمانەوە ناکۆکی و شەڕ و ئاژاوە دەبێت دووبەرەی هەندێک جار ئەگەر ئیدارێکی باش بکرێت کەنالیزە بکرێت ئەگەر ڕێک بخرێت و ئەگەر لە چوارچەوەی دیموکراسیە ببێ ئێمە دەبێت ڕێگا بدەین ئەو تەزە سیاسیانە سەرکەوتوو بێ ینی بۆچی ئەمە بێن بانێکی منافسەیە و کەی بڵێن ئەم تێزی ئەم هێزە سیاسیە ئەبێتە بەرامبەر لەو تێزە سیاسی تر خو مەفروزە ئەگەر ئەم تێزە سیاسیانەی کە یەکێتی و بستنەوەی گۆڕان هەیەە لە چوارچەوەی هاوپەیمانیە لە چوارچەوەی فراکسیۆنی پەرلەمانیە لە ئایندەدا لە چوارچەوەی فراکسیۆنێک تری هاوپەیمانیە کە دروستە بێ بۆ کوردستان بۆ ئێمە بین لەسەر ئەساسی بڵێن وەڵام ئەمە ئەبێتە دووبەرە ئەگەر تێزە سیاسەکانی ئێمە ڕاست و دروستە بۆ پەیوەوی نەکرێ خۆ ئێمە چەند ساڵێک لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە لە هاوپەیمانەتێکا بووین لە هاوپەیمانی کوردستان بووین لە پێکەوە حکومەتمان تەشکیل لە ڕێکەوتی استراتیژیا بووین ئەمە خۆ بێدەستکەوتنەوە بۆ گەلی کوردستان بەڵام بێگومان بێ کێشش نەبووە بەشێک لە کێشەکانی ئەوەیە کە نابێ واستەری ڕێکەوتی استراتیژی بکەین کە دەست بەسەر یەکتری ئاگرین واتە لە حەقی یەکتری دەخۆین یان لە حەقی هێزە سیاسەکانی کوردستان دەخۆین پێم وایە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی شوێنکوسان وابین ناکەن لە هاوپەیمانەتەیە کە بۆ ئەوەیە کە کێ ئەوی تر بتوێنێتەوە یان ئەوی تر قوت بدا پێم وایە ئەم هاوپەیمانەتەیە بۆ ئەوەیە کە ینی شعاری هەڵپەیمانەتەکە سیرکەن میوادارم ینی کە شارەکان لە چەند ڕۆژی داهاتووشە بڵاو دەکرێتەوە پێکەوە بەهێزترە بین واتە یەکێتی بەجیا بەهێزە گۆڕانش بەتیا بەهێزە بەڵام پێکەوە بین بەهێزترە بین شەر لەسەرەوە نییە کە ئێمە چۆن بیانی ببینە یەک هێزی سیاسی کە ئیتر دەرفەتی دیموکراسی نامێنێت لە کوردستانە شەر لەسەرەوە نییە کە ببینە هێزی سیاسی ئیتر ینی خۆمان بەهێزکەین شەر لەسەرەوە بەهێزتر ئەبین ئەگەر پێکەوە بین و من پێم وایە ئەمە ناکاتە دووبەرەی لە کوردستان با عەکسەوە دەکاتە کەنالیزەکردنی تۆڕەنە سیاسی جیاوازەکان و ئەبێ ئێمە ئەگەر بۆنم لەگە تێزەکانی ئێمە کەمەندکێش بوو هەخی وایە سیاسەکانی کوردستان پەسەندی بکەن چونکە تێڕوانەکانی کیتی شوێنکوسان و بستنەوەی گۆڕان لەم هاوپەیمانەتیە هیچی دژی کورد نییە هیچی دژی دیموکراسی لە کوردستان نییە هەمووی بۆ ئەوەیە کە لە ئایندەدا پێکەوە بتوانین ئەو استحقاقاتانی کە لە کوردستان هەمان لە ناوچە دابڕاوەکان هەمان لە کەرکووک هەمانە لە شوێنەکانی تر هەمانە ئەم استحقاقاتانە جێبەجێ بکەین ئێمە لە کوردستانە مەسەلەی کوردستان لە عێراقا تەنیا مەسەلەی استحقاقات داراییەکان نییە کە ئەمە گرنگە بێگومان و هەیەکێ لە هەستبابی ئەوەی کە مەسەلەی کورد و مەسەلەی کەرکووک و مەسەلەی ناوچە دابڕاوەکان و مافەکانی تری کورد پاشەکشەی کردبوو ئەوەیە کە ئێمە لە مەلەفی شایستەداراییەکانە پاشەکشەمان کردبوو ئەگەر ئەو شایستەدارایانە دابین ببێ
ئینسان لەسەر تێری ئەتوانێت زۆر تێزیتری سیاسیە سەری بخا ئەتوانین لەسەر تێری لەسەر گوزارانێکی باشتری خەڵکی کوردستان بڵێن کاکە کێشەی کەرکووک بەم شێوەیە حەلەکرێ کاکە تێڕوانەکانمان بۆ عێراقی دیموکراسی بەم شێوەیە مەسی اتحادیمان دەوێت بەم شێوەیە مافی گەلی کورد لە چوارچێ عێراقە بەم شێوەیە بەڵام هەتا ئێمە ئەو استحقاق دارایانە استحقاقانی تری کە پەیوەندی بە گوزاران ژیانی خەڵکەوەیە چارەسەر نەکەین ناتوانین بانگاوازی خەڵکی کوردستان بکەین بڵێن شتی ترمان هەیە کەرکووکمان هەیە ناوچە دابڕاوەکانمان هەیە ناتوانین بڵێن دیموکراسی لە عێراقا پێویستە ئێستا لە عێراقا دیموکراسی لە پاشەخشێدایە یەکێ لە واجباتەکانی هاوپەیمانی کوردستان بەگرەیەکی لە واجباتەکانی بستەوەی سیاسی کوردستانەوەیە کە ئەبێت دیموکراسی لە عێراقا پتەوکەینەوە ئەم دیموکراسی لە عێراقا بە هێزی کۆنەپەرست و پاشەخشێ ناتوانێت بەتەنیا خۆی پارێزێ بەڵکو ئێستا ئەگەر ملاحەزە بکەین بە 2 ساڵی ڕابردوو لە عێراقا خۆپشاندان هەبوو کێشە هەبوو گرگفتە بوو ئەگەر هێزی سیاسی کوردستان بەقوت وایە لە جیاتیەوە ئەم هێزە سیاسیانەی کە لە بەغدا دیموکراسیان دەوێ خۆشگوزاریان دەوێ خزمەتگوزاریان دەوێ لە جیاتی هەست بە تەنیایی بکەن بەستەوەی سیاسی کوردستان ئەیتوانی بێتە پاڵپشتی بەهێز بۆ ئەوان کەچی ئێمە لە جیاتی بین باپەشی بەهێز بۆ ئەوان ئەوان هەستێ بە تەنیاییە کرد و لە هەندێک تێڕایانە جەناحی شۆڤێنی زاڵە بوو لە جیاتی ئەوەی کە بڵێن کاکە کوردستان هێزە بۆ ئێمە کوردستان بەشی ئەمەی خواردووە لە بوجە کوردستان نازام بۆتە مایەوەی کە لە بەسرا ئاو نەبێ لە نەجەف و کەربەلا خزمەت گوزاری نەبێ هۆکارەکەی چێ هۆکارەکەی ئێمە تێزە سیاسەکانی خۆمانمان بەجێهێشت بوو و دیفاعمان لێ ناکرد لە بەغدا بۆیە ئەم پاشەخشێ ئەم درزە ڕووی داوە کە ئێستاکە دەیبینین زۆر باشە دەست خۆش کاک سترانکاگ محەممەدیانی تا چەند وەکو کاکسان لە بۆ نمونە هاوپەیمانێتیەوە پێشتری ژەناب دامەژێت پێدا کە گرنگ بێ بۆ ینی بەرەو پێشبردننی دۆخی هەرێمی کوردستان لە هەموو ڕۆکانەوە ئاشتەوایی یەکریزی ئۆقرەیی دیموکراسی و پەیوەندیەکانمان لە بەغدا و داکۆشیکردن لەسەر مافە دەستوریەکانمان لە داهاتوودا لە بەغدا یعنی ئەوەی کە زۆر گرنگترەوە لە ئێستادا هەم خەڵک هەم ینی یەشێتی و گۆڕانش کە لێڕوانن ینی ئەو دۆخە ئارامیەیە کە هەموو کاتێک ینی پێش هەڵبژاردن خەڵک مەبەستێتی هەبێت یعنی ئەوەی کە هاوپەیمانی کوردستان ئێستا گرنگەوە پێک هاتووە و خەڵک لێ ئەڕوانێت دەڵێت لە ئیتر لەخوا بە زیابێت لە کاتی بانگەشەوە لە پێش بەڕێوەچوونی پرۆسەی دەنگدانەکە ئەتوانین بڵێن ئارامی و ئۆقرەیی باڵە کێشێ بەسەر پرۆسەی هەم بانگەشەدا هەم بەسەر ناوچەکانی هەرێمی کوردستان و ئەو ناوچانەی دیکەی کە بە دەرەوەی هەرێمی کوردستان دەژبێن کەواتە یەکێتی و گۆڕان توانیویانە لە چوارچێوەی هاوپەیمانێتیە کە پێشی بێنن ئۆقرەی و ئارامیش بپارێزن لە ناوچەکانی هەرێمی کوردستان و کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان بۆ پێش هەڵبژاردن و ئەمە تا چەندیش گرنگە بەڕاستی کاک هاوڕێ خۆی بۆ خۆی بەرنامەی هاوپەیمانی کوردستان لە دەقی ڕێکەوتنەکەی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەمە هاوپەیمانیەتیەک نییە بۆ سەرکەوتنی کاندید ئەمە هاوپەیمانیەتیە کە بۆ 4 ساڵی پەرلەمانی لە بەغدا بۆ 4 ساڵی سیاسەتکردنیەکی هاوبەش بۆ بەتایبەت بەرامبەر بە پرسەچارە نووسازەکان لە بەغدا کەواتە ئەبێ لەوە تێ بگەین ئەمە هاوپەیمانیەتیەکی بۆ 4 ساڵی پەرلەمانیە لە بەغدا دوو لە دەقی ڕێکەوتنەکەی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ هاوپەیمانی کوردستان بەزەقی ئەوە هاتووە ئەرکو مەهامی ئەم هاوپەیمانێتیە بەهێزکردنی دوو شتە لە بەغدا یەکەم پێگەی کورد دووەمش بەهێزکردنی یەکریزی لایەنە سیاسیەکانە لە بەغدا کەواتە مەهامی سەرەکی هاوپەیمانی کوردستان ئەگەر بەهێزکردنی پێگەی کورد و یەکریزی کورد بێ لە بەغا و بۆ 4 ساڵی پەرلەمانی بێ و چۆنیەتی بەشداریکردنی کوردش بێ لە دروستکردنی هاوپەیمانەتی و حکوومەتی ئایندا ئەمە پێمان دەڵێ خۆی بۆ خۆی ئەم جۆرە بەرنامەیە یەکریزی بەهێزکە بەرنامەیە پێگەی کورد بەهێزکە خزمەت بە پرۆسەی دیموکراسی دەکا لە هەرێمی کوردستان و عێراق خزمەت بە ئاشتەوایی و پێکەوە ژیانی ئاشتیانە دەکا لە هەرێمی کوردستان و بەغدا خزمەت بە خۆشگوزەرانی و دابینکردنی مافەشایستەکانی خەڵکی هەرێم دەکا و خەڵکی هەرێمش دەپارێزێت لە ململانەیە بۆیە من پێم سیر دەبێ لایەنی سیاسی هەبێ ئەم بەرنامەیە پێباش نەبێ سەیرە تۆ بەرنمەیەک لەگەڵ بەهێزکردنی یەکریزی بێ پێت باش نەبێ لەگەڵ بەهێزکردنی پێگەی کورد بێ لە بەغا پێت باش نەبێ و خۆی بۆ خۆشی دروستبوونی دووبەرەش لە هەرێمی کوردستان کاتێکە لە چوارچێوەی گەمەی دیموکراسی و پرۆسەی هەڵبژاردن و ململانی سیاسی بێ
شتێکی زۆر سروشتیە با دوو بەژاردە لە بەردەمی خەڵکی هەرێما بێ بەژاردەیە کە ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ڕەبەرایەتی دەکەن لەوەی کە چ لە بەغدا و لە چه هەرێم وا باشە بڕیاری سیاسی دەستە جەمعی بێ وا باشە سەرجەم لایەنە سیاسیەکان بەشدار بن لە بڕیاری چارە نووساس تایبەت بە هەرێم و تایبەت بە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا دیدێک لەو هاوپەیمانەتی پێی وایە بۆ ئەوەی سەرکەوتوو بین دەبێت لە پێگەی بەهێزەوە بکەوینە ڕێبەرەو بەغدا نەک لە شکستەوە بکەوینە ڕێبەرەو بەغدا جا ئەگەر لایەنی سیاسی هەیە پێچەوانەی ئەم بۆچوونەی هەیە خودبەرەیە کە بێ لە هەرێمی کوردستان پێچەوانەی ئەم بۆچوونەی هەبێ ئەگە من پلانەکانمان لە چوارچێوەی گەمەی سیاسی و دیموکراسیەت بێ خزمەت بە خەڵکی هەرێمش دەکا لەبەرەوەی ئێستا ئەو هاوپەیمانێتی کوردستان خزمەت بەلایەنە سیاسیەکان دەکا لەبەرەوەی شەریک دەبن لە بڕیاری سیاسی خزمەت بە خەڵکی هەرێمی کوردستان دەکا لەبەرەوەی دەیپارێزێ لەوەی کەوا پشێوی دروست بێ لە هەرێمی کوردستان خزمەت بە دیموکراسیەت دەکا لەبەرەوەی زۆرترینی لایەنی سیاسی کە هەر لایەنە سیاسی و نوێنەرایەتی چینێک و خاوەن ئایدیا و بیرروڕایەک دەکا بەشدار دەکا لە بڕیاری سیاسی کاتێک کە ئێمە بڕیارمان دەستە جەمعی بوو یەکریزی بوو من پێم وایە سەرجەم ئەو کایە سیاسیانی لە هەرێمی کوردستان هەیە ئەم یەکریزی و ئەم بڕیاری دەستە جەمعی خزمەتە بەوان و خزمەتە بەو بڕیارانەی کە دەرج دەتێت بۆیە من پێم وایە هاوپەیمانی کوردستان و ئەوانەی لە ئایندەش دەچنە چوارچێ و هاوپەیمانی کوردستان بەڵام شەرتی سەرەکی ئەوەیە کە بزوتنەوەی گۆڕان یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکەوتوو بن لەوەی کەوا هەنگاوەکانیان بەرەو پێش بێ لە هاوپەیمانی کوردستان نمونەیەکی سەرکەوتوو پێشکەشکەن بە خەڵکی هەرێمی کوردستان لەوەی کە بڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ڕاستگۆن لەوەی کەوە لە هاوپەیمانێتیەکان دەیانەوێت پێگەی کورد بەهێزکەن دەیانەوێت یەکریزی کورد دروستکەن و دەیانەوێت بڕیاری کوردش بێتە بڕیاری دەستە جەمعی سەرجەم لایەنە سیاسەکان گەر ئێمە سەرکەوتوو بین لەوە پێم وایە لە ئایندە لە کوردستانش حتمەن بەرەی دەستە جەمعی و بەرەی یەکریزی دەبێتە فراوانترین بەرە لەبەرەوەی بە حکمی ئەوەی سروشتی سیاستکردن لە هەرێمی کوردستان هەموو لایەنە سیاسی ڕەسەنەکانی هەرێمی کوردستان هەموو لایەنە سیاسیەکانی کە خاوەنی چەندین ساڵە خەباتی سیاسی و خەباتی پێشمەرگایەتی بوون و خاوەن قوربانین تەمەنای ئەوە دەکەن و ئاواتیان بەوەیە کە بەشدار بن لە بڕیاری سیاسی بەشێ بن لە بڕیارە چارەنووسازەکان بۆیە ئەم هاوپەیمانێتیە گەر سەرکەوتوو بین تێیدا خزمەت بە پرۆسەی سیاسی و بە پرۆسەی حکومڕانیش دەکات لە هەرێمی کوردستان و هەروەک کاکسترانش وتی خزمەت دەبێت بەوەی کەوا سیمای دیموکراسیەتش هەوڵێک بدەین بۆەوەی سیمای دیموکراسیەتش بۆ حکومڕانی بەغدا و دووبارە ئاشتەوایی لە بینی پێکاتەکانی عێراقش بجێڕینەوە بەوەی کەوا کوردی عەرەبی عێراق بە چاوی دوژمن نەڕوانێتە کورد و نەڕوانێتە هەرێمی کوردستان واتێنەگا ئەو کە بکوڕیانەی لە خواروی عێراق هەیە هۆکارەکەی هەرێمی کوردستان و کوردن بۆیە ئەگەر ئێمە بە پێگەیەکی بەهێزەوە لە بەغدا بین دەتوانین ئەوەش لە نەیارانی کورد یاخۆ لە عەرەبی شیعە و سوننە بگەینین کە ئێمە پێکەوە دەتوانین عێراق بگەڕێنەوە سەر ڕێڕەوی دیموکراسیەت و حکومڕانێکی تەندروست بۆیە ئەوەش بەچی دەکرێت بە یەکریزی و یەک هەڵوێستی و دەستە جەمعی لە بڕیاری سیاسیدا دەست خۆش کاک محەممەد نەسەدین سوپاس دەکەم کاکستران ببوورە کاتم زۆر کەم ماوە گەل لە ماوەی یەخولەکە هەر سەرنجێکتە بێتوانی بگەینی سوپاس دەکەم فەرمو من پێم وایە ئەم ئێستا هێزە سیاسەکان عێراق دابەش بوون ینی شیعە چەند هێزێکی شیعەیە سونە چەند هێزێکی شیعەیە سونەیە و کەسانی سەربەخۆش کە خۆپشاندانەکانی شەقامی عێراقی بڵێن وەکو هێزی سیاسی دروستیانی کردووە ئەمە باشترین لەم هەلومەرجە باشترین دەرفەت بوو کە یەک هێزی سیاسی کوردستان لەگەڵ بەغدا بیتوانی بە پێکەوە بێ و ئەیتوانی یەکەمی عێراق بێ بەڵام بەداخەوە بەرژەوەندەکانی هەندێک کەس ڕێگری کردلەوە هیوادارم کە هاوپەیمانی کوردستانی نێوانیەکەتی و وستنەوەی گۆڕان و ئەو تەفاهماتانەی کە لەگەڵ لایەنە سیاسەکانی تری وەکو وستنەوەی وەکو کۆمەڵی دادگەری و یەکگرتوو هەیە بتوانێت ئەمە قەرە و کاتەوە هێزی سیاسی کوردستان لە ئاستی بەغدا دەربخات. زۆر سپاس بۆ بەڕێزان کاکسەر عەبدوڵڵا دامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵ مامی سپاس بۆ کاک محەممەد نەسەدین بە پرسی مەکۆی گۆڕانی کەرکووک لە شاری کەرکووک و لەگەڵ مامی سپاس دەکەم کاک محەممەد بەڵێ بینەرانی بەڕێز دەڵقێ شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ